پێشەوەی خۆر لە دەمکەلی شاخەکانی هەڵەبجەوە سەر دەربێنێ بەبێ جیاوازی کۆ دەبنەوە بۆ ئەوەی شاغڕەوێکی دوور و درێژ ئەنجام بدەن. ڕێکخراوی ئارامی هەڵەبجە کە مانگی جارێک شاغڕەوێک ئەنجام دەدات و زیاتر لە 70 کەس کۆ دەکاتەوە. واکبەر پرسی ڕێکخراوەکە دەڵێ ئامانجیان پاراستنی تەندروستی چین و توێژەکانە بەگشتی، هەندێک جاریش بۆ دەرچوونی ماندوێتی بەشێکیان پشوویەک دەدەن و مەقامێک ئاوێتەی سەفەرەکەیان دەکەن. دیارە گروپی شاغڕەوی ئارامی هەڵەبجە وەک عادەتی ئاسایی مانگانەی خۆی هەموو مانگێک هەڵەسێ بە سازانی شاغڕەوەیەک لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویستە هەر جار و بۆ قۆڵ و دەڤەرێک. ئەم جارش وەکو 14 دەی 2016 ڕوومان لە ناوچەی کۆکۆیناوە زیاتر لە 50 کەس دایان خەڵک وەکو ئەبینی لە هەموو چین توێژەکان کە بەشداری ئەم گروپەکەن. تەنها ئامانجێکی گروپی شاغڕەوی ئارامی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە ئەوەیە کە تەندروستی هاوڵاتیان تەندروستێکی بەرزیانە بێت، دوور بن لە نەخۆشیەکان هەمیشە ئەوەی کە سەرفیەکەن لە عیادە و دەرمان و نوشداری و تێوچوونی دەرەوەی وڵات بۆ چارەسەری نەخۆشیەکانیان بیدەن لە ڕێگەی خۆشگوزەرانی و ڕفایەتی خۆیان. ئێمە طبیعەتێکی خراپیشمان هەیە، هەتا تووشی بەڵایەکی جەستەیی نەبین لەمانەبوون و بێتاقەتی و تاڕۆمانە قەدری ئەو نیعمەتە گەورە نازانین. بۆیە ئەسڵ وا بوو مامۆستای زانکۆ ئینسانی سادش هەر لە سەرەتاوە خەمی لە مەسائلی وەرزش بخوادەیە، بۆیە وەکو خۆ فەرمین بۆیە بە کولتور، بۆیە بە کاروباری ڕۆژانەی عەلەق الحەفتانی بەس بەداخەوە خەڵکی ئێمە درەنگ بە مەسەلەیان زانی. بۆیە تەماشاکەی پێش ئەم وەرزشکردن ئەنواع نەخۆشی لەناو خەڵکا بڵاو بووەتەوە، بەڵام هێشتا کاتماوە فرسەتی باش لە بەردەمامەوە بۆ ئێمە و غەیری ئێمەش کە بتوانین لەم جۆرە فرسەتانە بەشداریمان هەبێت لە قەدر ئەوەی لە توانامان هەیە. گروپی شاغڕەوی هەڵەبجە تیمی تەندروستیان لەگەڵدایە بە شێوەیەک 5 کارمەندی تەندروستی و پزیشکێکی چارەسەری سروشتی هاوشانی ئەوان بەشداری لە شاغڕەوەکەدا دەکەن. لە ئێستاشدا وەک کللتورێکی لێهاتووە و بەشێک لە بەرپرسانی حکومی ناوچەکە و مامۆستایانی زانکۆ بۆ پاراستنی سەلامەتی و تەندروستی جەستەیان لە شوێنی دیاریکراو ئامادەی شاغڕەوەکە دەبن. بۆ شوێنانەی کە بۆیە ڕۆین ئێمە تاوان مانگی جارێک ڕۆین هەموو ئەو شاخە سەرکەش و شاخ خۆشانەی کە لە نزیکی شاری پارێزگای هەڵەبجەن بەڕاستی منتقەی هەورامان و شنووریە و باڵامبوو هەتا هەندێک جار بەرەو دەشی شارە زور و منتقەی ئەحمەداوە شوێنەکانی کە هەموو شوێنە گەڕاوین بەڕاستی. ئێمە بەیانیان زوو دەرەچین تقریبان بەپێی وەرزەکە ئەیگۆڕێت، ئێستا ئەمڕۆ بەیانی 5:30 دەرچوین. لەبەر ئەوەی کە پێم وایە ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە زۆر ضرورە هەبێت و من بۆیە دەعمیەکەم بۆی بەردەوام بێ بۆ ئەوتوانێت زۆرترین خەڵک لە خۆی بگرێەوە. پێشم وایە ئەسا بە جۆرێک لە جۆرەکان بووە بە لە حاڵەتەوە چوەتە دیاردە لە زۆربەی شار و شارڕەشەکانە هەیە تەمەنا ئەەکەم زیاتر کرێ فراوانتر بکرێەوە ئافرەتان و مناڵان و تەنانە بۆ بە تەمەنەکانیشی تیابێت. لە هەر چواروەرزی ساڵدا شاغڕەوی لە هەڵەبجە ئەنجام دەدرێت بووە تا جۆرە وەرزشێک کە هەم سیاسیەکان و وەرزش دۆستان و چین و توێژەکانی دیکەی لەگەڵ یەک کۆ کردوێتەوە. وەک بەشدارانی شاغڕەویەکەش دەڵێن لەگەڵ ئەوەی زۆر ماندوو دەبن بەڵام لە ڕووی دەرونیەوە ئارام دەبنە و جەستەیان لە توشبوون بە نەخۆشی دەپارێزن. هەموو سپێدەیەک خەڵکی هەڵەبجە بۆ پاراستن و سەلامەتی تەندروستی ژیانیان بە هەموو جۆرە تەمەنەکانەوە لە قۆڵەکانی هەڵەبجەوە ئەم جۆرە وەرزشە ئەنجام دەدان.